بەنای خی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستم هیوادارم تا دوا کۆمنت و دوا شرۆڤە لەگەڵ هاوکارانی خۆشەویستم لێمان بێزار نەبن و هاوڕێمان بن. کاک بڕیار بەخێر بی، کاک محەممەد خۆشەویستان. دیارە تەوەری ئەم شەوی بەرنمەکەمان تایبەتە بە یاریەکانی جەولەی پێنجەم و پێش کۆتایی قۆناغی کۆمەڵەکانی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا کە تێیدا چەندین ئەنجامی چاوەڕوانەکرا و بە تایبەتی شکستی ڕیال مەدرید بەرامبەر بە شاختار و چەندین یاریتر بەڕێوە چوو. ئەمانەوێ شەنوکەوێکی گرنگترین یاریەکانی جەولەی پێنجەم بکەین. کاک محەممەد دووبارە بەخێراتن دەکەمەوە، دێمە لای جەنابەت لە حەزەکەم لەو شکستە چاوەڕوانەکەوی ڕیال مەدریدەوە دەست پێ بکەین کە بەرامبەر بەیانەی شاختار لە یاری چوون و گەڕانەوەشە ئەم تیپە بەرامبەر شاختار شکستیەنە بە کۆی گشتی بەهێزی شاختار بوو یا خۆت لاوازی پێکاتەکەی زیدان. زۆر باش، پێشەکی بە ناوی خوا بە سەرەتا پێنجەمین یاریەکانی چامپیۆنز لیگ ئێمە جەولە بەکار نهێنین لە پێیان پێنجەمین یاریەکان با ستایلی خۆمان لەدەست نین لەبەری بینێت بەوەمان ڕاتوە. وەکو ئەو کۆمەڵەی ڕیال مەدرید و مونشنگلادباخ و شاختار دۆنەتسک و ئینتەر میلان، من پێم وایە ئەم کۆمەڵەیە لە دەستپێکی تیری پشکەکەیە کۆمەڵەیەکی تا ڕادەیەک زۆر سانا بوو بۆ ئەنتەر میلان و بۆ شاختار دۆنەتسک بۆ ڕیال مەدرید. بەڵام ئەنتەر میلان خودی ئەنتەر میلان و خودی ڕیال مەدرید دوایان کرد کە ئەم کۆمەڵەیە بەم شێوەیەی لێبێ، ینی بارودۆخێکی ئاڵۆزیان لەم گروپە دروست کرد. بۆ نمونە سەری کە ڕیال مەدرید 6 خاڵی بەرامبەر بە شاختار لەدەستدا، ئەنتەر میلان 6 خاڵی بەرامبەر بە ڕیال مەدرید لەدەستدا، یعنی بارودۆخی ناو گروپەکان ئاڵۆز کرد لە کاتێکا گروپەکە پێشبینی نەکرا بەم شێوێ، پێشبینی ئەکرا زۆر باش ڕیال مەدرید و ئەنتەر میلان بە ئاسانی لەم گروپایە سەرکەوتن بەدەست بێنن. بۆ ڕاستە شاختار ئەزمموی ئەوروپی هەیە، بەڵام ئەزممونە ئەوروپیەکەی نەگەیشتۆتەوەی ڕکابەری ڕیال مەدرید بکا کە خاوەنی هەموو چامپیۆنز لیگ، ینی من ڕیال مەدرید وەکو یانەیەکی بینم کە چامپیۆنز لیگ پاڵەوانێتی تایبەتی ڕیال مەدریدە. ئەنتەر میلانێک کە تۆ کۆنتی دووەم ساڵێتی، ئەنتەر میلانێک کە خۆی دوو جار چامپیۆنز لیگی بردووە، ینی ئەنتەری ژێندە نامۆنیە بە چامپیۆنز لیگ. لەبەرەوە شاختار و مونشنگلادباخیش کە یانەیەکی ڕاستە مێژووی هەیە لە چامپیۆنز لیگ و ڕکابەری هەبوو ئەنجامیە بۆ، بەڵام ئەو ڕکابەرە نین بۆ ئەنتەر و ڕیال مەدرید. بەڵام بارودۆخەکان خودی خۆیان، من لێرەیە خودی کۆنتی و خودی زیدان بە بەرپرسیارە زانم کە ڕیال مەدرید و ئینتەر میلانیان ڕوبەڕووی ئەم بارودۆخە کردو تاوانێک کە وا گەیشتۆتە شەشەمین یاریەکانی چامپیۆنز لیگ لە یانەیەکی وەکو ڕیال مەدرید، یانەیەکی وەکو ئینتەر میلان لەسەر حسابی شاختار دۆنەتسک، لەسەر حسابی بروسیا مونشنگلادباخ تا ئێستا نەیانتوانێت گەیشتن بە قۆناغی داهاتوو سۆگەرکەن، جگە لەوەی نەیانتوانێت یاری داهاتووش پێویستیان بەبردنەوە. لەبەرەوە بە تایبەتتریش ئەگەر بچمە سەر ڕیال مەدرید، من پێم وایە شکستەکانی ڕیال مەدرید زۆر کە زەڵێن پێکان و نەبوونی یاریزان و ئەم حاڵەتانە، بەڵام ئەچمەوە سەر ئەوەی کە لەسەر ڕیال مەدرید باسمان کردو هەر لە گفتوگۆی دەرەوە یاریە بەرپرسیاری یەکەم و کۆتایی لە شکست و سەرکەوتنی ڕیال مەدرید خودی زیدانە. بۆ لەبەرەوەی پێرێس لە مێرکاتۆیە هاتۆتە بەردەمە، پێت دەڵێ ئێمە ئامادەین مێرکاتۆیەکی گونجاو بۆ بکەین کە سنووردار بێ، بەڵام زیدان ڕەتیەکاتەوە پێگاتەکەی زۆر بە تۆکما ئەزانێت، تەنانەت داوای دەستبەرداربوون لە یاریزانەکانەکە، بۆ نمونە دەستبەرداربوون لە گاریزبێڵ و جیمس ڕۆدریگێز، بۆ لەبەروی متمانەی بەو یاریزانانە بەخشیەوە کە لە بەردەستیاتی. بەڵام کاتێک تۆیت ڤاران سێ هەڵاکە، ڤاران کە بەرگریکارێکی زۆر باشە، بەرگریکارێکی زۆر ناوازە، زۆر باش بوو، ئاخر مەبەستم لەوێ بچمە سەری بەرگریکارێکی زۆر باشە، بەرگریکارێکی زۆر ناوازەیە، سەرکردایەتی فەڕەنسای کردو بۆ بردنەوەی نازناوی مۆندیال، ینی لە هێڵی بەرگریار ڕۆڵێکی گرنگی جێڕاوە، ئەگەر یاریزانەکانی تیژ ڕۆڵبەڵۆ هەمویان ڕۆڵیان هەبوو، بەڵام ڤاران ڕۆڵێکی گرنگی لە هێڵی بەرگریای جێڕاوە. کاتێک ڤاران هەڵەیەکەکە، کاتێ ڤاران دوو هەڵاکە، تۆ پێویستەکە بتوانی یعنی ئەم هەڵی ڤاران چارەسەرکەی بە یەدەکردنە، بە ئامۆژگاریکردنیەتی. لەبەری زیدان یاریزانی ناوەند بووە، ئاگامەندترین یاریزان بووە لە نێو یاریگایە کاتێکە خۆی یاری کردووە، جگە لەوەی یاریدەدەری ڕاهێنەرێکی بە ئەزمون بووە کە کارلۆ ئەنچیلۆتیە، جگە لەوە کۆمەڵێ تعلیماتی زۆر باشی لە پیپ گواردیۆلا وەرگرتووە، یعنی کۆمەڵێ حاڵەتەن لە بەردەم زیدانە ڕێگەی بەوە نیانەم هەڵەیە دووبارە بکاتەوە، بەڵام زیدانیەت هەڵەکان دووبارە کاتەوە. لە کاتی یاری شاختارە بۆ نمونە تۆ لە دوو یاریە بە ڤاران ناڵی کە تۆ هەڵەو کردووە،
لە ژووری خۆگۆڕین چی پێڵی پێی بڵێ بەڵام ڤاران کار لە پێگاتی سەرشیا بێ ئەمە پێوتنی هەڵە نییە بە بەرگری کار بۆی کە ڕایەنەرێک پێی بڵێ 22 پێکان چوار حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لەیانەکەیە وا بکەن کەیتە زێدانی دەستی گیرا بێت ئەنی هەموو هەڵەکە دەسە زێدان نەبێت بەدیلی هەیە یانێتی بەدیلی میلیتاو تۆ ئەڵێ بۆ نمونە ڕیال مەدریت بەرگریکاری لای ڕاستی بەدیلی هەیە گۆڵچی و تا ڕادەیەک بەدیلی هەیە بەڵام بەرگریکاری چە بەدیلی هەیە بەرگریکاری سەیری مارسیلۆ زۆر گۆران یعنی ئەو باسی مارسیلۆی کرد گرنگترین یعنی جوانترین شتی ڕانەرایەتی زیدان لە 3 ساڵی یەکەمی کاری ڕانەرایەتیە لە 2 ساڵ و نیوە کە ئەوە بوو کە سیستمی نۆرەی پەیڕەوە کرد هیچ یاریزانێکی ناکوشت بەڵام وەرزی ئەم ساڵ مارسیلۆی کوشتۆ مارسیلۆی لە یاریکردن دەرکردووە بەڵام یەک کارسمێرۆ ئەگە ڤالڤێردیش بە هەردووکیان پێکانن یعنی ئەو دوو حاڵەتە ئەبێ بڵێن کە ئەو گۆڵانەی کە کراوە ئەو گۆڵانەی کە لەسەر ڕیال مەدریت تۆمار کراوە چ لە خولی ئیسپانی چ لە چامپیۆنز لیگا یعنی هەمووی هەڵەی ناوەندی بەرگریە کە تەرکی زیان نییە ڕاستە نەبوونی کاسمیرۆ فەراغێ دروستەکە لەم تیپیان نەبوونی ڤالڤێردی ئەرکێ لەسەر بەرگریکاران زیاکە بەڵام لە هەمان کاتە ئەی بەرپرسیارەتی ڕایەنەر لێرەیە چییە بەرپرسیارەتی ڕایەنەر ئەوەیە کە تۆ بتانی ئەوەی لە بەردەستا ڕێگی خەی ئەوە نییە کە تۆ باشترین پێگاتەوە لە بەردەستا بێ وەکو داشی داما جوڵەیەکی بەسیتەیە لە دامەیە ئەچی بەرەو پێشەوانێ ئەی تۆ هوەرێک یاک تەکتیکێکی بۆ بەکارنێنی ئەی ڕۆڵی ڕایەنەر چییە من لە زیدان کەم ناکەمەوە زیدان بەو دەستکەوتانەی هێناوێتی یعنی خۆی وەکو یەکێک لە گەورەترین ڕانەرەکان نمایش کردەوە بەڵام زیدان هەڵەیە تەنانەت پاش گەڕانەوەیان لە ئۆکرانیا فلۆرنتینۆ پێرێس بۆ یەکەمین جار لە سەردەمی ڕانەرایەتی زیدانە قسەی تەکتیکی لایەنی هوەری ڕەخنە دەگرێت لە زیدان بە بەرپرسیاری شکستەکانی ڕیال مەدریت دەزانێ داوای گۆڕانکاری و جاکاری تیاکە تاوەی بتوانێت بارودۆخی ڕیال مەدریت ڕێک من پێم وایە ئەم وەرزە سیستەمی بەنۆرەکردن و گۆڕینی زۆر پێکاتە خزمەتی بە زیدان نەکردووە لە وەرزی ئەم ساڵە بەگشتی لەبەرەوەی من پێم وانیە ئەم ساڵ تا ڕادێکیش نەیکردووە تا ڕادێکی بەڵام تا ڕادێکی لە بارودۆخی پێکان ناکردو بێگومان هزار لە پێکان هاتەوانێ ڕاستەخۆ بوو بە یاریزانی سەرشی نەیکردووە یعنی ئەوەی کردوێتی دەستکاری ڤینیسیۆسی کردو بنزیمە لە پێکان هاتۆ تاوانی یەکسەر یاری شاختار کردوێتی و پێگاتی سەرکی فێرلامێندیەر لە پێگاتی سەرکیە بووە کارفاخال یاری کردی هەر لە پێگاتی سەرکی حقش بین شاختار بەرامبەر ڕیال مەدریت یاریکی زۆر باشی کردووە واتە یانێکی ڕێکخراوە هەردوو یاریە لەم یاریە بە تایبەتی لە ئاز هێڵی بەرگری چ تیم بێت چ تاک بێت بە باشی بەرگریان لە ئاز هێر شەڵگەڕاوەکانیش توانیان ئەو بۆشایانی کە ڕیال مەدریت دروستی کردو بیقۆزنەوە گۆڵی پێتۆمارکەن تەنانەت ڤیدیۆیەکی ئامادەیە نەگەر پرسیارەکە بکەم خۆ وەڵامەکە و یامەوانێ ئەوە زیدانەکە ئامادەیە ئەمە چەند حاڵەتێکی تایە یەکەمینیان تەرکیزی کەمی یاریزانەکانی ڕیال مەدریدە لەو دەرفەتانی بۆیانێت ئەمە حاڵەتێکە کە نەبوونی ڕامۆز ئەمە ڕوونکەمەوە ئەو کۆرنەی یەکەمە کە ڕامۆز ئامادەنی و کۆرنەی دووەمە بە هەماشی ئەگەر ئەمانە دڵنیا دەکەم و ڕامۆز ئامادەی هەبێت ئەگەر گۆڵیش تۆمار نەکات مەترسی زۆر جدی دروست دەکات لەسەر یانەی بەرامبەر و ڕیال مەدریت سوودی لەوەرەگرێت ئەمە حاڵەتێکە پێشتر گەڕایەوانێ لە کۆرناڵەکانایە کە ڕیال مەدریت نەبوو ئەم حاڵەتە بنزیمێک کە لەم یاریە چەند دەفەتێک یاسای نەدەزا و نەیتوانین لە کۆتاییەکانە بڕیای دروست بە لەم حاڵەتیانە ئۆدیگاردی لەگەڵا بوو ئەیتوانین چاوەڕێ بکات لەمەشیانە هەر پێما بێ هەر بنزیمەیە کە بە شێوەیەکی زۆر هەڕەمەکی تۆپەکە ڕاستاکات ئەمە لێرە هەر خاڵی داوازی ڕیال مەدریت دەگەڕێتەوە بۆ خودی بنزیمە ئەمەشیان هەر بنزیمەیە کە هاوکاری هاوڕەکانی وەرناگرێت هێڵێکی بەرگری توندی لە بەردەمایە بەڵام تۆ با ڕاستاکە لێرە بچوە سەر ئۆدیگارد زۆر بێ ئەزمونانە چەند تۆپێکە ڕاستی گۆڵەکە کە ئەمە ئەوە سەرمێنەم یایزانە جارێت ئێستا بۆ چامپیۆنز لیگ ئەو یایزانە زۆر ئامادەکراوە نییە ئەمە حاڵەتی بەرگری ڕیال مەدریتە دیقەت بە ڤاران لە کەم ئەزموونی خوا لە ئێستایا کە ئەزموونی زۆر مۆدریز ناچێت ڤارانێتە دەروانێ بۆ شای دروستە بێت لە هێڵی بەرگری ڕیال مەدریدا شاختار لەو کاتەی ئامادەی باشیانە بۆ ئەتوانین بیخۆزنەوە ئەمە حاڵەتێکی ترێت تەنانەت بە دوو لەمسا نزیکە بنەوە لە هێڵی بەرگری و لە ناوچەی گۆڵی ڕیال مەدریت نزیک بوو گۆڵ تۆمارکردن ڤاران تێپەڕێنێت تایسۆن شاختاری هێرشبەری شاختار ئەمەژەر حاڵەتی گۆڵەکەیە سەرنج بە یەک لەمسا دوو لەمسا لەم حاڵەتە سێری بەرگری ڕیال مەدریت کە بە سێ یاریزان ناتوانن تۆپەکە وەربگرن بەڵام هێرشبەرێکی شاختاریەت
ئامادەیەوەی هەیە هەڵەکە بخۆزێتەوە گۆڵ تۆمارکە ئەمە حاڵەتەکەوەیە شاختار لە حاڵەتێکی هێرشبەری زۆر باشە سێری و دوو هێڵە بکە چوار یاریزانی ڕیال مەدرید زۆر عەشوایی ئەوەستن لێرەشدا سێ یاریزانەکە دیکەش بە هەماشەوە عەشوایی ئەوەستن هۆکارم بۆی کە گۆڵیان لەسەر تۆمار بکەن پێمان ئەڵێ ڕیال مەدرید چ لە هێرش بردن چ لە بەرگریکردن زۆر خراپەوە بەڵام بە پێچەوانەوە شاختار توانی بەرگریکی تا ڕادێک باش بکات و لە بەرامبەریشدا لە هێرش هەڵگەڕاوەکاندا زۆر باشی دەرفەتەکان بخۆزێتەوە مەش حاڵەتی گۆڵی دووەمە کە چەند بە خێرایی ئەگەنە سەر گۆڵ ئەوە بە دوو لەمسە گۆڵەکە تۆمارەکەن ئەوە لەمسەی یەکەم لەمسەی دوم ڕاستە خۆشێتە گۆڵەوانەیە ناوەندی بەرگری کە ئێستا کاسمیرۆ ڤالڤێردی هیچیان بوونیان نییە هیچیان هاوکاری بەرگریکارەکان ناکەن بەرگریکارەکانیش ناتوانێت تەمەرکوزیان هەبێت لەو حاڵەتانەیە ئەمە ڤیدۆکە گەڕایەوە سەرەتا ئەوە این بوو ئەسێنسۆ بوو کە لە دەرفەتەکانە تەرکیزی زۆر باشی نەبوو لە کۆتا لەمسەیە نەیتوانی بڕیاری دروست بات کە زۆر نزیک لێ گۆڵ تۆمار بکات بۆیە پێم وابێ ڕیال مەدرید چ لە هێرش بدن چ لە بەرگریکردن نەیتوانێت ئاستێکی بەرز پێشکەش بکەن بە تایبەتی شوێنی دانی کارڤاغاڵ کاک محەممەد هیچ کات لۆکاس فاسکێز لەوەتی لەو مرکزەیە یەکە کە لە شوێنی کارڤاغاڵ نەیتوانی ئاستێک پێویست پێشکەش بکە ینی ببینە زۆر بە ئاسانی هێرشبەری بەرامبەر تێپەڕێنێ ینی لە هەمان کاتە وەکو ئەو باسی کرد یعنی بە ڕووکەشی یاری شاختارەوە دیارە هێڵی بەرگری ناوەند کاسمیرۆ و ڤالڤێردی بە ئەرچی خۆیان هەڵاستن و لە هەمان کاتە ئەم وەرزەیەکی لە خاڵ لاوازەکانی ڕیال مەدرید ئەو هێڵەیە کە وەکو پێویست نەیتوانیوە ئاستی بەرز پێشکەش بکە بەڵام یەک شتێتە پێشەوە لێرە کاک بڕیارە قسە لە تۆکەم یعنی ئەمە تۆپی پێ ینی ئێمە کە ئەم کۆمەڵەیە لە جیاکرایەوە ئێمە پێمان وابوو هەمومان کە ئەم کۆمەڵەیە بۆ هەرێکە لە ڕیال و ئینتەر زۆر ئاسانە بەڵام جوانی تۆ پێ لەوەیە کە پێوتین لە ئێستاە بروسیا موشنگلادباخ پلە یەکەمی ڕیزبەندی گرتووە ئەمێ پێم بڵێ ینی تا چەند ڕیال و ئینتەرمیلان چانسی ئەویان هەیە بگەنە قۆناغی 16 ینی هەردووشانە بێ ببەرنەوە ئەرچی ئینتەر زۆریش قورس لە قۆناغی داهاتوە پێما بە یەکسانبوونی گڵادباخ و ڕیال مەدرید ئینتەرمیلان ماڵاواییە کات ئەو ئەنجامی خۆی هیچ دەرفەتێک بۆ ئینتەرمیلان نایڵێتەوانێت بۆیە من ئەبینم ئینتەرمیلان لە دۆخێکی قورسترە بەراورد بە ڕیال مەدرید لەبەر ڕیال مەدرید بە برنەوەی ڕاستەخۆ خۆی سەرەکەوێت لەو حاڵەتەیە گڵادباخەکەوێتە کێبڕکێوە لەگەڵ ئینتەرمیلانە بۆیە ڕاستە سەرەتایمە پێشتر بۆ پێش کە کاک محەممەد ئاماژەی پێکرد ئەزمموی ئەو دویانەیە ڕیال مەدرید بە تایبەتی دواترین ئینتەرمیلان پێمان وا بۆ ئەو دویانەیە بە ئاسانیە گەنە تا ڕادەیەک ئاسانترە گەنە قۆناغی داهاتوو بەڵام دنیای ئێستا تۆپی پێ کا لەسەر وردەکاری ئەکات یەک یاری تۆ خراپی ئێستا تۆ سەرنج بە ئینتەرمیلان لەو خاڵانەی تەنها یەک یاری بەرامبەر شاختار کردی یەکسان نەبووایە یارەکەی ببردایەوە ئێستا ئەم دوو خاڵە پێشتر بێت تا ئێستا ئینتەرمیلان حەو خاڵیە بوو بە پێچوانەوە شاختار پێما بێگەر حەو خاڵ 6 خاڵیە بوو ئەجا ئینتەرمیلان لە پلەی دووەمە بوو ڕێڵش ڕاستەخۆم یاری ئەگەشتە یاری قۆناغی داهاتۆ زۆر حاڵی زۆر بچووگەیە کەوای کردووە هەڵەکانی کۆنتی کە دواتر ڤیدۆیش لەسەر ئامادە و دواتر چینە سەری هەڵەکانی کۆنتی و ئینکاریکردن و زیاتر گرنگیدان بە هێڵی بەرگری و بەرگریکردن بە ترس لە دڵیدا وای کردووە کە ئەم کۆمەڵەیەش گاوا قورس بێت من پێم وابێ ڕیال مەدرید هەڵەی هەبووە بەڵام پێکانەکانی ڕیال مەدرید زۆرتر بوون تا ئینتەر بەڵام من پێم وایە ڕیال لە هەردوو هێڵی بەرگری و هێرشبەری شاکاک محەممەد ئەگە هەندێک یاریش تەنها ڕامۆس و کاسمیرۆ یاریان کردایە من پێم وابێ ڕیال مەدرید بڕیار ینی تۆ ناکرێت شیواش لەسەر ڕامۆس هەڵچنی کە بۆ نەبۆ وەرزەکانی داهاتوو تەمەنی تەواو ینی لە ئێستاە ماسلۆ بە هەماشەوە ڤاران لە ئاستی دووسێ وەرزی ڕابردووە نییە بە ئاسانی تایسۆن تێپەڕێنێ ینی ئەکرێ بڵێن پلانی هاوینی ڕیال مەدرید بە سەرۆکایەتی زیدان کارێکی باشی نەکردووە من سەرەتای وەرزیش کە بەنامی گفتوگۆی دەروایە قسەمان کرد ئەم پێگاتەی زیدان بۆ چامپیۆنز لیگ پێگاتێکی ئامادە نییە لەوانەیە دەرفەتی هەبێت لە لالیگا شێبڕکێ بکات تەنانەت ئێستا لێوێش گرفتی بۆ دروست بووە کە ئەو کاتەم پێکانانە نەبوو کە قسەم کرد بەڵام ئێستا لە چامپیۆنز لیگ کە پێکانەکانی ژاتووە دڵنیا دەکەمەوە زۆر قورسە ئەم پێگاتەیە قۆناغی هەشتی تێپەڕێنە بگاتە چوار زۆر باشە هزار چه خزمەتێکی بە ڕیال کردووە لەوەتەی هاتووە ینی ئەڵێ عوسمان دێمبڵەی کترمان لێ ژیاوەتەوە لە لالیگا هاتووشی پێکانە بە کاک محەممەد یعنی پێم وایە لە ماوەی یەک دوو وەرزی ڕابردووە هاوشێوەی ئیداری بەشلۆنە ئیداری ڕیال مەدریدش لە گواستنەوەی یاریزان سەرکەوتوو نەبوون یعنی یاریزانی نەکو ئێستا بۆ لۆکایۆڤیچ 6 ملیۆن یۆری پێرە پێم وایە ینی یەک یاری بەسەرێکی یاری ناکە کورە یادێکی ژایی ناکە ینی ئەوەتە مارینۆ دیاز یاریەکە لە بەرامبەرە هازاردا هیچ خزمەتێکی تا ئێستا بە ڕیال مەدرید نەگەیاندووە ینی پێدوانی ئیداری یانەکە لە هەڵبژاردن دیاریکردنی یاریزانەوە خودی زیدانیش وەکو لە سەرەتایە فەرموود کە سەرۆکاتی نەکەوتیان چێتێ بۆ ناوتی قەنەعاتم بەم پێکاتێ هەیە خودی زیدان لەمە تاوانبار نییە بۆ بارودۆخی هازارد و لوکایۆڤیچ من پێم وایە بارودۆخیان پێچوانەیە یەکەمیان وەکو هەڵبژاردننی یاریزان باشترین بژاردە بۆ هازار لەبەرەوەی
هازارد لە لوتکەی وەکو چێلسیەوە ئەزمموی چێلسی لە لوتکەی چێلسی و لە لوتکەی هەڵبژاردەی بەلجیکەوە هاتوۆتە ڕیاڵ مەدرید. هازارد بەردەوامی پێکانەکانە وای لێ کردووە کە نەتوانێت ئەو خزمەتە پێویستە بە ڕیاڵ مەدرید بکە لەبەرەوە ڕۆڵی تا ئێستا لە ڕیاڵ مەدریددا نەبوو. بەڵام بۆ لۆکایۆڤیچ من بیرکردنەوەی شترمێ لە بۆ نەبوونی خزمەتی لۆکایۆڤیچ بۆ ڕیاڵ مەدرید بەرپرسیارەتەکەی لە ملی زیدانە. لەبەرەوەی زیدان وای کردو ئەم وەرزە مارسیلۆ بکەوێ دومینیشیان وای کردووە کە تەمەنی زۆر مارسیلۆ سەیکە یەک تۆپ یارمەتی هێرشبەرەکانەیە کریستیانۆ رۆناڵدۆ تەمەنی هەڵکشا بوو بەڵام زیدان بەڕاوێژ لەگەڵ کریستیانۆ رۆناڵدۆ سیستمی نۆرەشی بە پەیڕەوە کرد. ڕۆناڵدۆ بەردەوام لە لوتکەی ئاسیا و لە ڕیاڵ مەدریدە. ئەگەر کریستیانۆ رۆناڵدۆ لەلایەنی هێرشبەریەوە ئەو یاریزانە بوو بێ لەلایەنی بەرگریشەوە مارسیلۆ هەمان ئەو یاریزانێ. یعنی ئەگەر حاڵەتی هێرشبەر و حاڵەتی بەرگریکار جیا بکەینەوەنێ من پێم وایە مارسیلۆ کریستیانۆ رۆناڵدۆی بەرگریکاران ئەیتوانی زیدان بەم شێوەیە سوود لە مارسیلۆ وەرگرێ. بەڵام تۆ کاتێک یاریزانێکی 5 یاریزی لەسەر کورسیە دەگدایانی ئەم یاریزانە بەرپرسیارەتی لەسەر شان نامێنێت. کاتێک دەرفەتی پێی ناتوانێت واسە پێشکەش بکات. لەبەرەوە بۆ قانونی تەدریب بەو شێوەیە. قانونی تەدریب کاتێک تۆ 5 ڕۆژ ڕاهێنانەکەی کاتێک تۆ 4 ڕۆژ ڕاهێنانەکەی مەفروزە ئەم تاقەی کە کۆ کردوتەوە لە جسمتا سەرفیکەی لە چووە سەرفیەکەی بەیاریکردن سەرفیەکەی کاتێک نەتوانی لە ماوەی 8 ڕۆژە ئەم تاقەی پێ سەرفکەی ئەتوانی لە ماوەی 14 ڕۆژە پێی سەرفکەی. تێگەشتی کە تۆ لە 14 ڕۆژە ئەم تاقەیە و باریزانەکە سرف نەکرد ئەم تاقەیە بێتەوە بە زیان یعنی سەیریکە لە ڕاضەیە لە قانونی تەدریبە کاتێک تۆ ڕاهێنانەکەی یاریزانە گەڵای ڕاهێنانم زۆر کردو ئێ ڕاهێنان کە تۆ سەرفیەکەی ئەم تاقەی کە کۆبەتۆ لە جسمتا مەفروزە سەرفیکەی کە سەرفێ نەکرد بە زیان بۆ تەگەڕێتەوە. پێوانە بەشەوە کارەکەی یۆڤیچ ئەوە بێت کە بژاردەی خۆی نەبووە زێدان مەگەر بژاردەی خۆی بێ و بژاردەی ڕیاڵ مەدرید یۆڤیچ یاریزانێکە ئەتوانی سوودمەند بیلی یاریە تاقی کراوە تۆ دقی خولەشی هەفتە هیچ ئیسفادێکی بۆ ڕیاڵ نەبوو. کاتێک تۆ لە 4 یاریە گۆرانجان با تاویکەم کاتێک تۆ لە 4 یاریە خولەکی هەفتە دەرفەتی پێی یاریزان ناتوانێت ئاسی خۆی پێشکەش بۆ یاریزانێکی لاونی بوایە بەو شێوەیە ئەو تاقەیە بێ سرف بێ ئەو تاقەیە کۆ بێتەوە لە جسم تا کە سرف نەبوو بە زیان بۆ تەگەڕێتەوە. تۆ تەلانی لایانی بەرپرسیاری یەکەمە زیدانلی یعنی پێشکەشکردنی ئاسخراپی ڤاران پێشکەشکردنی ئاسخراپی مارسیلۆ داوەزی نیاستی ڤاران بۆ نەبوونی ڤارانیش لەبەرەوەی زیدان یعنی پێی ناڵێ هەڵەکانێ کردووە. کاتێک تۆ ڕاهێنەر کاتێک کە هەڵەی کەسێک دەبینێ مەفروزە لەسەری وەڵامدانەوەی بۆی هەبێ وەڵامدانەوە یەدەکردنە. تۆ یاریەک بوو منەم یاری لەگەڵ بەرشلۆنەیە یاریم نییە ئەزانم لە بەرشلۆنەیە من توانای مارسیلۆ زۆر لە میلیتاو باشترە لەبەرۆ ناچارم پشت بە توانای ڤاران زۆر لە میلیتاو باشترە لەبەرۆ ناچارم پشت بە ڤاران بەستم. بەڵام من یاریەکەکەم یاری قادشە یاری فرقەی شتێکەکە چەند قادشم ساڵژ لە ڕیاڵ مەدریدی بردەوە لە ناو ساحەی خۆیان بەڵام مەبەستم لە چییە؟ مەبەستم لەوەیە تۆ یاریەک دەرفەتی ئەو هەیە یاریزانەیە دەکەی کاتێک کە تۆی ناتە سەرکورسیە دەک یاریزان وایە ئێمە خۆمان یاریمان کردو ینی ئێمە خۆمان لە تیپی میلیە یاریمان کردو درکمان بەمە کردووە کە کاتی یەدەگەبی مەفروزە لەسەر ئەو پەڕیتوانای خۆ پێشەشەی بەس کە من دڵنیابم لەوەی دوو شەو دیاریەکەمە بم بەکەڵەگا بە سەرتیپەکەم و ینی کورت و ملەخەسی کەلام ئەوەیە ڤاران بە تەمانی بەخۆی بچێتەوانێ آخر زیدان وای لێکا کە ڤاران بەخۆیان هۆکارێک نییە هۆکارێت ڤاران ئەتوانێت بەخۆیان بچێتەوە بەرزترین ئاستی لە هەڵی بەرگری تەمەنی هێشتا لەبەرەوەی ڤاران یاریزانێکە ئەزمونێکی زۆر باشی لەسەر جەمپاڵەوانێتەکان وەرگرتووە سەبارەت لە تۆکەم سەبارەت بە ینی جۆسە گەڕاهێنەری ڕیاڵ مەدرید بی ماسیلۆت هەیە و مێندیشت هەیە لەم تەمەنەیە پشت بە کامیانە بەستی پشت بە مێندیە بەستی خەدەی بۆ ینی باز لە نەبوونی مارسیلۆشەکەی بۆ ناڵی چەند یاریە ینی من سەی حەزەکەی بایاریە مارسیلۆ بۆ نەوت خولە یاری کاک بڕیار دیقەتی ئەم وەرزە وەرزی ڕابردوشی مارسیلۆ ینی سەیریکە کە هێر شێگەرمەتی هێرشبەرانە یا زۆر بە ئەسمە توانە بگەڕێتەوە هێڵی بەرگری ینی ئەمە هەڵکشانی تەمەنێتی ئەو بەرپرسیارەتی زیدانەکەوای لێ کردووە کاتێک من پێم وتی 4 یاری لەسەر کورسیە دەکداونای تااقەتی یاری و نامێنێ زۆر باش قسەت لەسەر ڕیاڵ ماوە من تەنها هەواڵم لەسەر ڕیاڵ مەدرید ئێستا ژەڵێم ڕیاڵ مەدرید و ئینتەر میلان لەم کۆمەڵەیە
کۆنتی و زیدان بیانەوە زۆر باسانی لەسەر حسابی بروسیا مونشنگلادباخ و لەسەر حسابی حەزەکەم بۆ ڕەنگە بینەران چاوەڕێم پرسیارە بن کاکبەر ئەم پرسیارە لە تۆکەم کۆتا پرسیار زیدان ئەگەر لە چامپیۆنز لیگ نەتوانێت سەرکەوتن بۆ قۆناغی شازە پێ دوایە دوور بخرێتەوە ئەگەری زۆری هەیە لەبەرەوەی وەرزی ڕابردوو ڕیالمەدی بە دۆخێکی باشانە ڕۆشت ئەم وەرزەژەگە لە قۆناغی لەبەر ئەوەی پیرێز نازناوی چامپیۆنز لیگ زۆر بەلایەوە گرنگە بێگومان بەتایبەتی لە قۆناغی کۆمەڵەکان وتێت ماڵایەکەیان لە قۆناغی ماڵای بکات زۆر بە قورسێسە زیدانە شکێتەوانی زۆر باش هەر لەم بەڵام ئەوەش هەیە شخصیات و کاریزمای زیدان کەسایەتی ئەو دەستکەوتەری لە ماوەی ڕابردووە بە ئاسانی ینی ئەگەر زێدان نەبێ هەر ڕانێرێکی دیکە بێ ڕاستەخۆ من دوورەخرێتەوە زۆر باش بەڵام بۆ زێدانیش بەشی خۆی قورسی تێدایە ئەگە بێت و ئەنجامەکان مەگە بڵێم زۆر چۆن ئاڕوبەرانە بێ ینی لە یاری داهاتووە بەرامبەر گڵادباغ بەشێکی خورشێنێت ئاستێکی بەرزی پێشش کردووە ئەلم کۆمەڵایە یاری گلادباخ و یاری مانچستەر ئینتەر میلانمان بینی کە ئینتەر توانی بە زەحمەت یاریەکە سەرکەوتن تۆمار بکە یارە لۆ یاریە پێم وایە لوکاکۆ توانی 2 گۆڵ تۆمار بکە لوکاکۆ 2 گۆڵ تۆمار بکات ئینتەر میلان تا ڕادەی باشتر بوو بێگومان تا ڕادەیەکی زۆر باشتر بوو لە یاریەکەیە سەبارەت بۆ ئاستی ئینتەر میلان لە چامپیۆنز لیگی ئەم وەرزە پێشکەشەیەکە چۆن نەیبینی یعنی زۆر زەحمەتە سەرکەوتنی زۆر زەحمەتە سەرکەوتن ئینتەر میلانی ئەم وەرزە خراپترە لە ئینتەر میلانی وەرزی ڕابردوو لە چامپیۆنز لیگە ئەمە زۆر بەڕوونی بەیانەکەەوە دیارە چ لە گڕوتین چ لە ڕووی پلانەوانێک کە کۆنتی ئامادەیانەکە و بە خودی کۆنتی یاریزانەکانیشە دیارە ئەو حەزەی وەرزی ڕابردووانێک کە بینیمان بەرامبەر بە شێوەیە تاکتیکیە کۆنتی توانی سەرکەوتوو بێت بەڵام لە تایمی دووەمدا دابەزینی توانای جەستەیی یاریزانانی کۆی یاریزانانی ئینتەر میلان هۆکار بوو بۆ ئەوەی کە شکست بهێنن بەرامبەر بە شەلۆنە ئەم وەرزە کۆنتی پاشەکشەی کردووە یەک سیفاتیە کۆنتی چ لە ڤانتۆز بێت چ لە چێلسی بێ وەرز یەکەم باشتر بووە وەرز یەکەم ئیدارەی تیپەکە یانەکەی زۆر باشتر یاوە بگەڕێنەوە بۆ چێلسی بە هەماشەوە یەکەم وەرز ئەمە هۆکارەکەی چێگاک بڕیار هۆکارەکەی بزەبە یانی تۆ فەرقی هەیە لێ ڤانتۆز کێشەی لەگەڵ کاگەر بۆ دروست بوو لە چێلسی کێشەی لەگەڵ کۆمەڵە گایدەوە و دەیڤلیوز و کۆستا بۆ بەڵام ئەم وەرزە نەکێشەی بۆ دروست نەبوو لەگەڵ کاگەریە بەڵکو بە قسەشیان کردووە بەڵام نەیتوانیوە یانەکە پێش بخات یانەی ئێستا وا پێشەخرێتەوە لە ڕووی هێرشبەریم یانەی پێش بخەیت ئەم هاتووە وەرزی ڕابردوو لە ڕووی هێرشبەری باش بوو بەڵام ئەم وەرزە لۆکاکۆشەکەی شکل هێرشبەر باشکان لە ئێستا کاک محەممەد مەدڵنیایوانێ لۆکاکۆ هێرشبەرێکی قورسە بۆ بەرگریکاری ئێستا زۆر قورسە لە ڕووی توانای جەستێ زۆر باشە و لە ڕووی خێرایی شەوانێ لە ئینتەر میلانە خێرایی باشتر بە تاکو بەراورد بە مانچستەر یونایتد بەڵام کۆنتی کە ئێستا ڤیدیۆیەکشمان ئامادەیە بۆ جۆرە پێشبینی کە بەرامبەر گڵادباخ بە پلانێکی و بە داڕشتێکی باشتر و یاریکانێک بە هەمان شێواز و یاریکە کە لە چواریاری ڕابردووە یاری کردووە وەگوی کە پێویستی بە سێ خاڵی یاریەکە زۆر کەم بێت یانە ئەو پێویستی نەبێت لە کاتێکە ئینتەر میلان ئەگەر یەکسان بووایە ڕاستەخۆ ماڵاواییە کرد واتە هیچ زەرفەتێ بۆ ئینتەر میلان نەما بۆ جگە لە سێ خاڵ یاریەکە بۆی وا پێویستێکە تەواوی توانای هێرشبەری یانەکە بەکاربێنێ پێویست ناکات سانچێز لەسەر کورسیە دەگوێ ئەمان تۆ پێویستە زۆرترین توانای هێرشبەرەکانی لەو یاریە سوودی لێ ببینی بەڵام کۆنتی بە هەمان شێوە یاری کرد تەنها گۆڕانکاریەک کە کردبووی بەرگریکاری باڵەکانی کە سەرەتا دارمیان بوو و تامی دۆم حەکیمی بەشداری کرد وەلەو لە چەپیش ئاشلیۆنێک بەشداری هێرشەکانیان کرد پێچوانەی یاریەکانی دیکە دەستکراوە بوون لەوەی کە زیادە هێرشبەری بکەن ئەگە ڤیدۆکە ئامادە بێستە لە چەند دەرفەتێکا و دیمەنە ئەبینین بەڵام یاریەکانی دیکەدا لە یاری ئینتەر میلانە کۆنتی ئەمەی نەکردووە کۆنتی بە پلانێکی سەر بەرگری یاری کردووە زۆرین کاری لەسەر ئەمە کردووە ئەمە وای کردو هێرشبەرەکان کەمتر تۆپیان پێ بکات هێرشبەرەکان کاتی تۆپیان پێگا بژاردەیان کەم لە بەردەستایە کاتە تۆ لە لۆکاکۆوە بێت لە باڵەکانوانە کەم یاریزان هەبێ هاوکاری بکەن بۆیە هەر لاوتارۆ هەیە ئەمە ژوای لە تۆ زۆرێک لە ئاشکرابوونی پلانەکانی پێوە دیارە و پریسە جاری ناکات ئەنا پریسە جایزانە کە توانێت سولە توانەکانی ببینێت من پێم وایە چێکەوە یاریزانەی کە لە هێڵ ئەگەر ڤیدیۆمان ئامادە بێت کاک محەممەد نازانم تۆ کۆمنت لەسەر بۆ هێڵی پێشەوە عنی مەترسیکی زۆر لەسەر بەرگریکاری تیپی بەرامبەر دروستەکە بە خێرایەکەی و بزایدەن بە شوتەکەی کە شوتێکی جوانە ڕاستی گۆڵەکە شوتی زۆر ڕێکە بۆ ناو تۆڕی گۆڵ ئەمە حاڵەتەکان وڵاگەر ببورێن خوا ئەمە حاڵەتی گۆڵی یەکەمە ینی کە دارمیان تۆماری یەکات ئەگەر کۆنتی بە بەردەوامی ڕێگە بە بەرگریکاری باڵەکان بدا چۆن لە ئاشلیۆنێک چۆن دارمیان بەشداریەکەن چیەکەن ئەمانە ئەو بۆ شایانە خۆزنەوە کە بەرگریەکانی باڵی بەرامبەر دروستیان کردووە لێرە بن بە چوار هێرشبەر بۆیە سوودی لێبینن فشار زیاتر ئەکەن زووتر تۆ بۆرەگرنەوانێ ئەمە کارە بۆی کە ئینتەر میلان گۆڵ تۆمار بکات لە ڕووی هێرشبەریەوە باشتر بێت لۆکاکۆ گۆڵ تۆمار ناکات دارمیان گۆڵ تۆمارەکات ئەمە جیاوازیەکەیە کە کۆنتی لە چەند دەرفەتێکی دوای ئەمەدا جوانتر ڕوو نەبێتوانێت ئەمە دارمیان زۆر باشی سوودی لەمە وەرگرت پێویستە ئینتەر میلان بەم جۆرە یاری کات بۆ ئەوەی یانەیەکی هێرشبەری بێت لەم حاڵتە یاسەیە کە بەشداریان نەکردووە
بەشداریان نەکردووە لەوانەیە هێرشی هەڵگەڕاوە بێت دروستە بەڵام هێرش هەڵگەڕاوە بینیمانە شەختەرە بەشداریان کرد پێشتر لە بورسیا دۆرتمۆند ئامانبینی بەشداری کردووە لاوتارۆ لە دوورێکی زۆر تۆپەکە ڕاستاکە ناتوانێت دیسان بۆ شەگەرێتوانێت ناتوانێت بۆ هەر خۆیەتی بەڵام ئەگەر بێت و یاریزانەکانی دیکە لەگەڵ یا بن ئەم حاڵەتە دروست نابێت بەڵام ئەگەر هێرشبەرێکی ئەزموندار بێ چەندین بژاردەی لەبەردەمە لە بۆی تۆ گۆڵچی بەزەم لای داخستۆ ئەو لایە بۆش حەمە زۆر ئاسانە ینی زۆر بە ئاسانیەتوانێت نەبوونی تەرکیزی لێدانی خشک لەو تۆپەی لاوتارۆیە کە مەزمونی لاوتارۆدا بە دڵنیایانێ بەڵام ئەگە بژاردەکانە بێ باشترە بژاردەکانی لەبەردەما خودی لاوتارۆ بەر بژاردەی هاوڕەکانی ئەخ بژاردەی هاوڕێ لەویان نەماوە تۆ مواجهی گۆڵچیت بڕیا دروست مواجهی گۆڵچی ئەگەر تۆ کە تۆپ ئەگەڕێتەوە بە لاوتارۆ کە جارێکم شوتەکە ڕاستاکە حاڵەتە نابێ بەرگریکارەکە ئەبێ حاڵەتی یەکەم لای هێرشبەر گۆڵ تۆمارکردنە لەو حاڵەتەیە کە شوتەکەی یەکەم جار ئاڕاستەیەکە بەرگریکارەکە ئەکە تۆ قاچی ئەگەر بەرگریکارێکی هاوڕێ یا یاریزانێکی لێڵی ناوەند هاوکاری بکات منۆ بڕوایم ئەو حاڵەتە دروست نابێت تقیتیانێ لەویا سێ بەرگریکار هەیە بڕیار ینی لەویا بە هیچ شێوەیە ینی مەگەر بڵێ حاڵەتەکە چی بێ ئینفراد دەبێت لۆکاکۆ بێتەوە سەرێک نال بەو شێوێ بێتە ناو هێڵی سزاومە فەراغ لەلایەنی بەرگریا دروستەکە مەبەستەکە زای من زیاتر لەوەیە کە کۆنتی لە یارەکانی دیکەدا لە بەتابەتی لە خولی ئیتاڵی لە چوارەکە ڕابردووە بەم شێوازە ڕێگە نایەت بەرگریکارەکانی بەشداریکەن کە لە چێلسی ڕێگەی ئێیا یەکەم وەرز مۆسێس یاریە کرد ئەلۆنسۆ لە باڵی چەپەوانێ وای ئەکرد هاوکاری هازارد و پیدرویانە کرد کۆساش سوودی لەوە ئەبینی بۆیە من پێم وابێت ئەوەی کە ئینتەر بۆ دۆخە گەیاندووە کۆنتیە من ڕاستە من لەوە تی ئەگەم کە لەم حاڵەتە بەرگریەکان زۆر بە ئاسانی ناتوانم ببنەی یارمەتی دەر و خودی لاوتارۆش وەک هێرشبەر ڕوبەڕووی گۆڵچی ئەبێتەوانێ بەڵام نەگەرم حاڵەتی دیکە لە خولی ئیتاڵیا لە چەند یاری ڕابردووە دووبارە بۆ توانین ئەم حاڵەتەمە نمونەیە وەرگرتووە بۆ یاری ئینتەر میلان نەک سەر بڵێم ئەم حاڵەتە تەواو هەڵەی لاوتارۆیە یاخود هەڵەی کۆنتیە بەڵکو ئەم حاڵەتە دووبارە بێتوانێ لە یاریەکانی ڕابردوو داهاتووشە کۆنتی لەم حاڵەتە بەرپرسیارە بێت. زۆر باش کاکە محەمەد ئینتەر میلان ئەم ساڵ چۆن دەبینێت لە چامپیۆنز لیگ بەگشتی کۆنتی ئەم تیپەی بەشوێ گەیاندووە پێت وایە کۆنتی قۆناغی ئینتەری لە بردۆتە پێشەوە لەو قۆناغە چەقبەستووی کە لە وەرزەکانی ڕابردوو ئەمان بینی چێ بڕکەی نە چامپیۆنز لیگ نەگەیشتن بە عنی پلەیەکی باش لە کاڵچۆ کۆنتی توانیوێتی تۆزێک لە حاڵە لە ئازارەکانی هەندەرانی ئینتەر میلان کەم کاتەوە ئەم یانەیە تقریباً لە سەردەمی کۆنتیە ئاسی باشتر بۆ تا ڕادەیەک بە بەراورد بە ڕاهێنەرەکانی ڕابردوو بەڵام پێکاتەکەی دەرفەتیەوەی پێ تموحی ئینتەر میلان زۆر لەوە زیاتر بێ ینی بژاردەکانی زۆرن لە پەریسیچی شەوانێک کە خەریکە ئەبێ ئەویش ینی یاریزانێکە خەریکە ئیهمالیەکە لەوەی کە کارێکی هەڵێ بەس یەک واقع هەیە کۆنتی و ڕاهێنەرە گەورەیە نییە تۆ بدانیشت ئەنتەر میلان تۆمەحی بردنەوەی چامپیۆنز لە وەرزێکە لە وەرزێکی خۆ ساتوانی پریمەر لیگ بۆ چێلسی بەرێ بردنەوەی پریمەر لیگ دەرفەت بوو ئەو کاتە من ئەو کاتیش باسم کرد ینی من ڕەنگە لەگەڵ پۆچتینۆیە لەگەڵ زۆر کەسا هاوڕانە بم کە هەموو کەس باسی گەورەی پۆچتینۆیە کرد بەس من پۆچتینۆم پێونە گەورە نەبوو بۆ لەبەرەوەی پۆچتینۆ لە نەبوونی ڕکابەری ڕاستەقینەیە نەیتوانی نازناوی پرێمەر لیگ لەسەر حسابی لیستەر سیتی بەرێتەوە نەیتوانی دەرفەتەکان بخۆزێت ئەو ساڵە هەموو یانەکان خراپ بوون ئێکەوابێ چێ باشترین بوو تۆتنام باشترین بوو بەڵام پۆچتینۆ نەیتوانی و دەرفەتە بەڵام بۆ کۆنتی یەک حاڵەتەیە ئەو ڕاهێنەرە وا دەرئەکەوێت پلانی زیاتر بۆ خول بێ نەک بۆ چامپیۆنز لیگ سەرنج بەکاتەوە یڤانتۆس توانی نازناوی وبەرێتوانی کە چۆسی بۆ خول نیانێناوە ئینتەر میلان بۆ خول کۆنتی نێناوە قسەکان ئەوەیە لە چامپیۆنز لیگ کەم پرسیارەکەی کرد بۆ یعنی ئەم ڕاهێنەرە وا دەرەکە زیاتر لە خولا پلانی ئامادە بۆ لەبەروی کۆنتی ئەنتەر میلان و گرێبەستانەی کردوێتی تایبەتمەند نییە بە خول ئەخ خولی نەبردووە پێش کۆنتی ئاخر باشە خولی نەبردووە خولی لە سەردەمی مۆرینۆ بردوێتی دەخۆمە ئینکاریتیان خەڵەسەکە من ئەوەیە پێش کۆنتی خولی نەبردو تا کۆنتی بێ ئەبتاڵیان بۆ بەرێت بەڵام ئینتەر میلان کاتێک گرێبەست بۆ ڕاهێنەرێکە بە شێوەیەکی لێشاو سەرجەم ئامانجەکانی هەیە ئەخە بیزەمە بەڵام یەک حاڵەتەیە کاک محەممەد تۆ بێ سەرەتا هەوڵ بێ خول ببیت لە ڕێگەی کە خولی برمتمانە دروست دەکەیت استقرارە لایەنەکە دروست دەبێت دواتر هەوڵی چامپیۆنز لیگ من ڕەنگە پێچوانی تۆ پێم وانی ئیداری یانەکە لە هێنانی کۆنتی یەکسەر ئامانجی چامپیۆنز لیگ نامیش پێم وانە ئامانجی چامپیۆنز لیگ نییە بەڵام ئامانجی چامپیۆنز لیگ
معقولەتی تیانە قۆناغی کۆمەڵەکان نەبڕیکاکە ئامانجی چمپیۆنز لیگ چییە؟ معقولەتی تیانە تۆ 5 یاری کردو لە چمپیۆنز لیگا لەگەڵ شاختار دۆنێتسک و لەگەڵ بولگلادباخ لە کۆتا یاریابێ دانیشێ ئەبێ جودینەوە خو لە ڕیالیش بەرپرسیارەتەکەی زیدانە. یعنی عینەن شت ریال مەدرید و ئینتەر میلان شایانیەوە نین لەم کۆمەڵە ڕوبەڕوێن بارودۆخە ببنەوانێ. ئێستش کۆنتی و زیدان من سوورم لە سەقسەکەی خۆم کۆنتی و زیدان بیانەوێ بە عقلێتی ڕاهێنەری خۆیان بیر بکەنەوانێ درک بە هەڵەکان دان بە هەڵەکانیان نابنێن زۆر بە ئاسانی بربەستی بونشنگلادباخیش و شاختار دۆنێتسکی شتی ئێپەڕێنن. بەس معقولەتی تیانێ بەم شێوە خودی ڕانەرەکان بەرپرسیارن لەم بارودۆخە. لەبەرەوە ئینتەر میلان زۆر ئامانجی گەورەترە نەک بڕینی قۆناغی کۆمەڵەکان. هەندێک جەویاری هەیە بەڕاستی لە دەستی ڕاهێنەریش دەرەچێت. بۆ نمونە گاگەتۆ ئەو ساڵەی کە ریال لە زەردەستی ئەیاکس ماڵاوایی کرد یعنی بۆ نمونە ینی زیدان چی بکردایە لەو یاریە ڤینیسیۆس جونیۆر تووشی دووچاری پێکانە بێچێت ناسمەوە بەڵام ئێمە بۆ یاری زیدان دەرفەتی پێین بەڵام ئەم 5 یاری تۆ بۆ هەنێ یاری بڵێ ڕاستە یاریە گەتوانی پێوەروەرگری بەڵام بۆ 5 یاری پێوەروەرناگری با بۆچون کاگوران ئێستا یاری ئینتەر میلان و ڕیال مەدرید وەرگری. من بێگومان پێم وایە ریال مەدرید ئەم وەرزە بە ئاستێکی زۆر ناجێگیرتی ئێپەڕێ. ریال مەدرید کێشەی ئەوکو ئاماژەم پێدا لە سەرەتاوە تۆژان پێدا کێشەی پێکانی زۆری هەیە کێشەی ئەوەی هەیە کە زیدان ناتوانێت هەڵەکانی یاری ڕابردووەک و پێویست چارەسەرکە کە چۆن کاک محەممەد باسیەوەی کرد هەڵەکانی ڤاران بۆ نمونە نەبوونی کارڤاخەڵ لەو هێڵەیە کە ماوەی چەندین یاریە دوورکەوتەوە لۆکاس ڤاسکێز وەکو پێویست نەیتوانێت و ئاستی بەرز پێشکەش بکەوە جێگەی بگرێتەوە ڤاران بە ئاسێکی خراپەوە نەبوونی ڕامۆس ئەمانە هەمووی کێشن لە پێش هەموو شتێکی چاک بڕیار ئەنجام نەدانی گرێبەست لە گواستنەوەکانی هاوینەیە بۆ ریال کێشەیەکی زۆر گەورە بوو چکە بەڕاستی ریال مەدرید پێویستی بێ گواستنەوەی هێرشبەرێ بوو کاکە تۆ بینی شاری کاپنەکە لە دەست بنزیمە ینی چۆن ئەوازانێ هەموو دنیای خۆیەتی و سەیکە لە چەند فرسای یارمەتی هاوڕەکانی نادا خۆی لێدان بۆ گۆڵ ئاراستاکە ینی من پێم وایە لە هێڵی هێرشبەر و لە هەمان کاتە کێشەی سەرەکی ریالیش لەم وەرزە بەڕاستی هێڵی ئێتیکاز بوو کە یاریزانان کاسمیرۆ لەم وەرزە لە یاری بەرشەلۆنەیە زۆر باش لەم وەرزە بە تایبەت لە چەند یاریەکە بۆ نام یاری شاختار لە چەند یاریکی ترە هەر لە یاری چونیشا بەرامبەر بە یاری زیدان مەبەستی بێ هەموو یاریە باش بەڵام من پێم وایە پێکاتەکەی ونە تۆکمەیە مەبەستی بێ یعنی مەبەستم چییە کاڵێم مەبەستی بێ هەڵەکانی خۆی چارەسەرکە باوەڕ بکە یعنی غرورەت بۆ هەموو کەسێ هەیەی زیدان لە تاریخی تۆبی پێ لە یەکەم دقیقە شەقی لە تۆ باوە کەسێکی غرور بووە لەگەڵ دقی کە شەقی لە تۆ بەڵاوە من لە مۆندیالینەوە هەشت پێ دەڵم زیدان غرورترین کەس بووە شایانیشی بووە غرورترین کەس بووە زیدان هێندە گەورە نەبوو بۆ ڕیال مەدرید کاکەوکو یاریزان یعنی بەتەمان زیدان لە ممکن بە قدیس زیدان لە مێژووی یاری کرد زیدان لە ریال مەدریددا هێندە گەورە نەبووە ئەو چامپیۆنز لیگەی ئەم گۆڵەیەتی کە ئەلام کوشتینی گۆڵەیە بەرامبەر لیڤەرکوزنەی کە ئەینا وەکی تر زیدان بەو شێوەیە نەبوو بەڵام بۆ کوڕاهێنەر بە تاریخی ریال باوەڕ ناکەم ڕاهێنەرێکی لەو شێوەیە کە سێ وەرزە خودی یاریکردنی خۆشی پێم وانی هیچ یاریزانێک گەندەی زیدان کامل بوو بێ لەو مەرکەزە لە مەرکەزی خۆیە بەڵام غرورترین کەس بووە کارتە سوورەکانی بەڵگەن لەسەر ژیانی و کابرا وازێنانی لە ریال مەدرید دوای چامپیۆنز لیگ یعنی با پێ بڵێم زیدان بە گەورەی کەسێکی عاقڵە بەس من سیرم لێ ئەم کوڕە لە یاریزانیا زۆر عاقڵ بووە بۆ لە ڕاهێنەریە ئەم عقلە هەموو جارێ بەکار نایێنێ ئەگنا یعنی کەسێکی زۆر زۆر کامڵە زیدان بەڵام بە کە باسی غرورەخنێکی لەسەرە کە زیدان ئەمە غرورەتە ئەمە غرورەتە کارتە سوورەکانی لە مێژووی یاریکردنیان غرورەتە ئەمانە غرورەتی زیدانن باس چییە یعنی هەنێک کەس درکی دەست نابە بۆ بەڵام من دەستی پێ ینی گونجاو بڵێن ئەوەی کە ڤاران تا ئێستا بۆ هەموو هەڵەیەوە سەرەکیە ئەوەی کە فەڕەنسیە وەتی زیدانە ئەوە زەر لە زیدان و لە پێکاتەکەی ئەگە بۆ نەستا بۆ فەڕەنسا بەڕاستی لەسەر ئینتەر میلان من پێم وایە ئینتەر میلانیش ئەم وەرزە بە هەمان شێوە لە چامپیۆنز لیگ ئاسیۆک پێویست نەبووە یعنی ئەوتە بەرامبەر لە کۆمەڵەیەکە کە ئێمە هەمومان
قەناعەتمان وا بوو ئەم دوو تیپە بە ئاسانی سەرەکەون بە قۆناغیدات و بەو شێوەیە کۆنتی نەیتوانیوە ینی نازام کۆنتی لەگەڵ هەر تیپێکەوە بێن لە وەرزی یەک دووەمە تقریبان کێشێکی لەگەڵ ئیدارە و لەگەڵ کارژێڕی ئەوانە بۆ دروست بوو ینی نازام هەست ناکەم کۆنتی لە ئێستا لە ئینتەر میلان زۆر ئاسوودە بێ زۆر مرتاح بێ و لە هەمان کاتە هەڵەکانی پێشەوە بە تایبەتی کەم ئەزمموی لاوتارۆ مارتینێز لە چامپیۆنز لیگا بەگشتی کاک بڕیارەوە بینین لەو فرسەیە هەری هێرشبەرێکی بە ئەزمون بێ گۆڵ تۆمارەکە ئەمە من پێم وایە هێشتا ئەزمموی چامپیۆنز لیگی سەرکەوتونیە لاوتارۆ مارتینێز لە هەمان کاتە هێڵی بەرگریشی هەندێک جار لە هەندێک یاریاکەوێتە هەڵی زەقەوە ینی لە بۆشایی زۆر لە کەم ئەزمموی بەشێک لە یاریزانەکانی بۆیە من پێم وایە ریاڵ و ئینتەریش لەم وەرزەی چامپیۆنز لیگا لە کۆمەڵەکەی خۆیانە ئاستیان زۆر ناجیگیر و زۆر خراپە. چێ سەر یاری لیڤەرپوڵ و ئەیاکس لیڤەرپوڵ کۆمەڵێکی من ویستم بەسەر یاری پاریس و پێم وانە بڕیارانی وەڵام من حەزەکەم بۆ چوونی لەسەر لیڤەرپوڵ بۆ چوونی مەحەمەدزان لەسەر یاری لیڤەرپوڵ و ئەیاکس و دواتر کارەکانی کلوب سەر ڕایبوونی یعنی وەکو میدیا ئینگلیزی لە 15 پێکانی هەبووە ڕایانەرێکە بەردەوام باسەکرێ من پێم باش نییە یعنی لەسەر کۆمەڵی تیپی تر هەن کە تۆ دەرفەتیەوان هەیە زۆر بەکەم زۆر بەکەم یعنی بەسم بەستۆ پێناسێک بۆ کلوب بەکەم وڵا کلۆب یعنی ئەوەی لە ڕاضەیەکرێ کلۆب من پێم وایە کەسێکی زۆر بیرمەندە کەسێکی زۆر هۆشیارە سەر لەگەڵ هەموو بارودۆخەکان لە بەپێی بارودۆخ هەڵسوکەوتەکە ڕاهێنەرێکە بەرپرسیارەتی لە ئەستۆ ئەگرێ ئەمانە هەمووی کامەڵبوونی کلۆبە سەلمێنێ سەر بە هەموو بارودۆخێکی لیڤەرپوڵ ئەو هەر لیڤەرپوڵی بە گەورەی هێشتوتەوانێ شکست سەرەتای وەرزە شکست زۆر ئاسایەتی تووشی بێ یەک سامون زۆر ئاسایەتی تووشی بێ بۆ ینی حاڵەتەکان واولیەکە کە تووشی بن بەڵام تۆ سێریکە کلۆب ئەگەر شکستیشی توش بوو بێ شکستێکی وای توش نەبووە کە تۆ بڵێ بێ هیوا بێ لەبەرەوە ئەمە حاڵەتی سەر من زۆر متمانم بە کلۆبەیە کە لەگەڵ هەموو بارودۆخەکانە لیڤەرپوڵ بەرەو ئاقارێکی ڕوون بەرێ لیڤەرپوڵ لە لووتکەیە بێڵێتەوانێت منیش پێم وایە کلۆبی چەکەڵ ڕایەنەرانی کە لە هەموو باردۆخکە خۆی لەگەڵ تیپا گونجێنێ لە باردۆخی پێکانە لە ڕۆشتنی بەهێستین یاریزانی یەتیکە کۆتینوێە چەند جێر ئەم قسەم کردو بە گواستنەوەی چەند یاریزانێک ئەم دۆخەی کلوب ئەم دۆخەی من پێم وایە باشترین دۆخە بۆ لیڤەرپوڵ و بۆ کلوب بە تایبەتی ڕای 15 پێکان سەرای 15 پێکان یعنی ڤایرۆسی کۆرۆنا لەو یانایەت باشترین ئەنجامە بۆ هەموو پێکانەوە یعنی وەرە ئەو هەموو پێکانە چەند جاوەستم کردو لە باشترین ئەنجامیەنەوە بۆ ڕایەنەرێک ئەم هەموو پێکانەی هەبێ وەرە بەراوردی وڵی من کابڕار بەم تەحەدایەکەم پێم وایە لە ئێستاە کلوب باشترین ڕایەنەری گیان لەبەر ئەوەیە کلۆب بژاردەکانی وەکو زیدانیش لە بەردەمانیە لەبەر ئەوەی هەر 15 یاریزانێک بەرە هەر بەشێکی زۆرن کاکە یاریزانی باش و یاریانی سەیریکە ئەم چەند یاریزانێکە لە لیڤەرپوڵ تووشی پێکان هاتوون بە هەر تیپێکی تر بەردە هەر یاریزانی هەر ڕایەنەری کتر بزانە ئەو تیپەت ڕوبەڕووی دۆخێکە بێتەوە بەڵام کلوب توانیوێتی هاوسەنگی لە نێوان یاریزانەکان ڕاگرێتوانێتی کارێ بکات یاریزانە لاوانێک کە لە حاڵەتی پێکانەکانە بەشداریەکەن خۆیان وەک یاریزانێکی سەرەکیە بینەوانێ بەو پەڕیتوانیانوانێ لە پێناو کلوبە ئەمە ینی بچینە سەرەوانی تر کلۆب کۆتایی پێ بێت گرێبەستکردنی لەگەڵ دیۆگۆ جۆتا کە یاریزانێکی دو ساڵی ڕابردووی لە وەڵڤەرهامپتۆن یاری کردبوو ئەو ڕێژە گۆڵی نەبووە یعنی کاتێک منە و گرێبەستەی کرد سرم سوڕما لەبەری تۆ سیانەی فێرمینە و مانی و سەڵاح ئێستش زۆربەی تیپەکان ئاواتی پێخوازن تۆ بێنی جۆتا بێنی بەم شێوەیە سوودی لێوەربگری یعنی ئەمە تەنها ژیری کلۆب دەرەخە یعنی ئەمە ژیریەکی زۆر گەورە بوو کلۆب ئەنجامیە هەم ستایل یاریکردنی جۆتای گۆڕی هەم ئەو گرێبەستانەی ئەیکا ئەزانێ سوودی لێ پارێکی کەم ئەزانێ سوودی لێبینە زۆری یا بە جۆتا قسەپاوانی یا بە جۆتا زۆر یای من عقلم تەسەوڕی جۆتا ئەوەی پێی بەڵام سێریکە کارێکی کردووە ئەیس جارێکی ترەی سەلمێنێتوانێ ئەو بژاردانەی کە کلۆب لە دەستنیشانکردنی یاریزانە ئەیکا هیچ ڕاهێنەرێک لە ئێستەی تۆپی پێەیە ناتوانێت هێندەی کلۆب زیرەک بێ لە هەڵبژاردننی یاریزان بۆ پێکاتەکەی لەعنی بەراورد بە چاو بەشێکی زۆر لە ڕایەنەرانی ڕاهێنەرێک ئەنی بۆ نمونە بە چاو ڕایەنێکی گواردیۆلا کەمترین گرێبەست کەمترین باری سەرکردو لەگەڵ لیڤەرپوڵ لایپزیگ یاری مانچستەر و پاریس سان ژێرمان بەڵ لە کۆمەڵی هەشت و کۆتایی کە چەند خاڵی نۆ خاڵن لە ئێستاە جێژاوێکی زۆر نازام یاریکی زۆر خۆش بوو یاریکی تا بڵێ پڕت کە چێشمەکێش چێژەکە بێنە ماستەراتی بۆ شکستێنە مانچستەر یونایتد پێم وایە لە سودوەرنەگرتن لە دوای تۆمارکردنی گۆڵەکەی
پاریس سن ژێرمانەوە مانچستەر یونایتد بۆیە بگەڕێتەوە کە شیارەکە ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کردایە ئەبوایە لە هەمان کاتە خراپی لاکانی خراپی بەرگریکارانی لاکانی یانەی مانچستەر یونایتد کە لە بەرامبەر نەیمار و مباپێ یعنی بەرگریکاری زۆر خراپ بوون بەردەوام یاریزانەکان لە پشتیانەوە بوو لە هەمان بەشداریکردنی کاڤانی لە سەرەتای یاریەکە پێم وایە هەڵەیەکی زۆر گەورە بوو بەرامبەر من پێم وایە هەڵە بوو من پێم وایە هەڵەوە بەرامبەر بە تیپێکە یاری گۆڵکاری مێژووی ئەم تیپەی بەرامبەری بووە من پێم وایە هەڵەیە یعنی من بە شخصیەتی خۆم پێم وایە هەڵەیە پێم وایە لە تایمی دوم لە خولەکانی 60 بەشداری بکردایە لە هەمان کاتە سوود وەرنەگرتن لەو ئاستەی کە لە دوای گۆڵ یەکەم و پاریس سن ژێرمان ئاستێکی باشی پێشەش نەکرد ئەبوایە یعنی مانچستەر یونایتد چەندین فرسەی بۆ هەڵکەوتا ئەبوایە کەم ئەزمموی هێرشبەرانی و لە هەمان کاتە خراپی یاریکردنی مانچستەر یونایتد کاک بڕیار یعنی من و تۆ بە دیارنەوە خولەکی یاریەکە و دانیشتنەوەزان لە دوای گۆڵ یەکەمی یعنی پاریس سن ژێرمان یاریزانی مانچستەر یونایتد بەرشیژەکەی کاڤانی دەرفەتی حەقی خۆی پێەیە مارشیال بڵێ ئەفەوتی کاک بڕیار لە دەزەیات کە ئەتوانین بڵێن لە سا 80 لە گۆڵ نزیکە لە بەشێکا لەگەڵ گۆرانم لە بەشێکا لەگەڵ ینی وەکو حاڵەتی بەرگریکارە من پێم وایە تیلیس و وان-بیساکا ئەوەی دەتوانایە نابوو پێشکەشیان کرد بەرامبەر بە نەیمار و مباپێ کە هیچ بەرگریکارێک لە ئێستایان ناتوانێت و ئاستیان بەرامبەر پێشکەش بکە ڕاگررتنی نەیمار و مباپێ بە یاریزان زۆر پێشکەش بەڵام ڕووی مەهاریەوە شکستی مانچستەر یونایتد تەنها و تەنها سۆڵشایەر یعنی ئەوە گەینە نیوەی وەرز تا ئێسش سۆڵشایر پێگاتی خو سەرێکی خۆی یەکلانە لە هەمان پێنج خولێکی یاری ڕابردووی ساوسامتۆن کاڤانی خستە ناوانێ 2 گۆڵ و ئاسیستێکی کرد هۆکاری گۆڕانکاری یاریەکە بوو بەنیاریان لە پێگاتی سەرێکیا بوو مارتیال یاری ئارسنال پۆگبا خراپترین ئاسی پێشکەش کردووە یە برۆنۆ فەرناندێز ئەباتە دەرەوەی پۆگبا لە یاری ئایڵێتەوە وایەکە پۆگبا هەڵەیە بکە لێدانێکی سزا دروستە بێ و لە بەرامبەر ئارسنال شکستە خۆن چەند یاریە پۆگبا یعنی یاری ڕابردوو پۆگبا گەڕاوەتەوەێ تۆ سکۆت ماکتۆمینای سێ یاری ناکە دەیهێنی لە پێگاتی سەرێکیە فرێت داوەر لە حاڵەتێکی کارتی سوور گەڕان تەسامح یاوەتێ بۆی گێڕاوەتەوانێ بۆی کردو بەزەت هەر حاڵەتێ بێ ئەوەی فرێت وەکو من لە تاحکیمی ئەوەی کە لێم خوێنوە ئەوەی کە لێم خوێنوە لەبەرەوەی ڕەتفعل بووە ئەبێ بێ بە کارتی سوور بەم شێوەیە بێ بە کارتی سوور لەبەر ڕەتفعل بووە کاردانەوە بووە ئەنجامی داوە لەبەرەوە بێ بە کارتی سوور بەڵام تۆ حاڵەتەکەی جێڕاوەوە نایفرێت دانیشێنێ یعنی سێریکە بەرپرسیاری یەکەمی شکستی مانچستەر یونایتد ئەو دۆخەیتی کەوتووە تەنها و تەنها سۆڵشایر من لەگەڵەوەشام بەگشتی لە وەرزی ئەمساڵە گۆڕانکاریەکانی سۆڵشایر هیچی بۆ مانچستەر یونایتد دەکرێت گەل یاری ساوسامتۆن لە هەمان کاتە من ئەڵێم شخصیت و کەسایەتی سۆڵشایر هی بەڕێوەبردننی یاری لەم جۆرە گەورانە نییە کاک بڕیار ئەمە هۆکارێکی تر یعنی لەسەر کاتێک ئاتوانێت زۆر بە باشی نازانم تۆ لەسەر کاڤانی پێ دوایە یاریکردنی کاڤانی بە سەرەکی بوونی کاڤانی کارێکی باش بارودۆخیشی ئاساییە لەبەر ئەوەی ئاساسیش بێت تۆ تمۆحێکە یاریزانێک بە 45 خولەکە واسی پێشکەش کردووە حەقی خۆیەتی ئەو دەرفەتەی پێبێ یاری بکا بەو شێوە بەرامبەر تیپێک کە گۆڵکاری مێژووی ئەم تیپەیە 90 خولەک یاری ئەگەر کاڤانی یاری نەکردا هەر زەرورەت بوو یاریکردنی لەبەروی مارتیالە وایە لە تایمی دووەم گۆڕایی حاڵەتەیە کاڤانی وەک هێرشبەی سەرڕەم چ لە تایبەتمەندی چ لە ئەزمون چ لە چۆنێتی مامەڵەکردنی لە یەڵی سزایە لە مارشال باشترە بۆیە لەم حاڵەتەیە وەکو کار محەممەد داژێت ئەی کاڤانی یاری نەکە بێ مارشال هەریکە باوەڕکە لە بەردەستی کلۆپ و گواردیۆلا شابووە پاژۆ 45 خولەکەی بەرامبەر ساوسامتۆن پێشکەشی کرد ئەم یاریە نەگنەوە خولەک یاری پێکرد 180 خولەک یاری بە کاڤانی پێم وابێ کاڤانی یاریکردن کاڤانی کارێکی خراپ نەبووە تۆش بۆچوونی خۆتەیە لەو بارەوانێ وان شتێکی دیکەیە بەڵام پێدوانی هێڵی بەگری مانچستەر یونایتد لاکان یعنی مەبابی و نەیمار زۆر بە ئاسانی کاک محەممەد لەسەر ئاستی تاک مانچستەر یونایتد بەرگری باشی کرد بەڵام حاڵەکە لە چیایە هەڵە لە وایە یانەیەک ڕوبەڕووی پاریس سان ژەرمان بێتوانێت بەرگری یاری بکات بۆچی کە تۆ بەرگری یاریەکە زۆری تەدواوانێ زۆر لە گۆڵی خۆ نزیگە بیتوانێ بۆیە بە ینی نیمار و مباپی لە جاتوی لە ناوەندی یاریگاوانێت تۆ بێنن بۆ بەرگری لە نزیک هێڵی سزا تۆ بەرەگرن ئەمە زۆر مەترسیدارە پاریس هاتبووە بەرگری لەسەر یاری ئەڵێم سێریارەکە یاری وابوو تا خولێکی هەفتە بە شێوەی سلسلەیە لەسەر یاریەکە قسە بکەم لە سەرەتاوانێ سۆشال زۆر پاشەکشەی کرده بوو تۆ سەرنج بە
میپاپی کاتی گۆڵی یەکەم لە کوێ شوتەکە ڕاستاکات هیچ فشارێکی لەسەر نییە دواتر نیمار سوودی لێ وەرەگرێ هیچ چاودێرێکی لەسەر بۆچی ئەم دوو یاریزانە کە نزیگەڵی سزابوونەوانێ ڕاگررتنیان زۆر ئەستەمە ڕەگە من لە ڕابدا تێبین لەسەر نیمارە بێت لە هەڵژادەی بەرازیل بەڵام بۆ پاریس سان ژێرمان مەهارەی ئەم کوڕا لەگەڵ میپاپی فرقەی بەرامبەر یعنی بەرامبەر تەواو بۆی تەواو یکەم نابێت ڕێگە بێ پاریس سان ژێرمان نزیک گەڵی سزا بێتوانێ نابێت بە بەرگری یاری بکەیت واتە ئاساییت و هێرشبەری یاری بۆچی هێرشبەری یاری نابێنیە لەگەڵ پاریس سان ژێرمان ئەخە دەبام پێت بڵێ لەبەری هەر نیمار و مبامبی هەر ئەیکەن بۆستە با من بۆ لەو حاڵەتەیان دێک ڕوونکردنەوە بم پاریس سان ژێرمانگە کە لەو یارانەی کە ئەزمون و سەقافەتی بەرگریکردنی نییە تۆ کاتە گیرش ئەخیتە سەر پاریس سان ژێرمان ئەم یانەیە کە دۆخێکی بەرگری نەخوازراوانێ کە پێشتر وەکو یۆڤانتۆز وەکو چێلسی وەکومانە ناتوانێت بەرگری بکات لە هێرش هەڵگراوەکانە تاواتەوا باشوێ بۆیە وا باشترە تۆ هێرشبەری یاری بکەیت تۆ سەیری کە ئەو حاڵتانەی کە ماشیناتی هێرشبەری یاریە کرد پاریس سان ژێرمان شپرزە بوو خۆی بە کۆرەوە کرایوانێ بەڵام کاتێک کە لە سەرەتاوانێ بە بەرگری یاری کرد پاریس سان ژێرمان دەسەڵاتی گرتە دەست بۆیە وا پێویستەکە بەرامبەر پاریس سان ژێرمان بە بەرگری یاری نەکرد قورسیشە تۆ بەرگری یاری نەکەیت و چاوەڕێی گۆڵی گۆڵی لایەن و پابی نەیمارەوە گۆڵ هەر لێ ئەکرێ گۆڵ لێ ئەکرێ تۆ بێ حسابی بکەی لە یەک لە سکاکە لە ستیل کاک محەممەد لە دوای بەردەم کەرەستەکانی بەردەم پاریس سان ژێرمان زۆر باشترن لە مانچستەر یونایتد یاری چوونیش باشی پێ ئەتوانێت سەرکردم ساڵ ئاستی ڕاشفۆرد یاریزانێکی متەواضع ئەمساڵ کاڤانی هێشتا ماوێت ماشتوناتت بە دۆخێکی ناجێگیرە ئەمەش کاریگەری لە پاریس سان ژێرمان ڕاشفۆردێت بۆ بەسەر مانچستەر یونایتددا یاری چوونیش حاڵەتی لێدانی سزا و گۆڵ یەکسان کردوی مانچستەر یونایتد نەبێ پاریس بە فەرق وڵی لەگەڵەوە شامل پێم وایە ئەم یاریە خەتای سۆڵشایر بۆ گینا لانی کەم بەرامبەر کاکە بەد لە دوای گۆڵەکەی پاریسەوە ئێمە خۆی باسێکی کێکسانی کردوانێ ماشیناتی زۆر بە هێرشبەرێکی زۆر باش یاری کرد بێگومان هەری زۆریشی دروست کرد کە دەرفەت لە دەزانم بۆیە حاڵەتی قساکە چەندە هێرشبەر دەرفەت دەفەوتێنێ بەرگریکار هەڵاکە گۆڵ سەتەوە ئەمانە هەیە لە تۆی پێەیە بەڵام لە یارێکی گرنگ وەک چارەنووسازی لەو جۆرەیە کە ماشینەتی پێویستی بە سێخاڵ یارەکەیە مارشیال تۆپێکە فەوتێنێ ئەتوانێت لە سایانەوە بۆ لە ساهشتا زۆر ئاسانە گۆڵ تۆمارکە بەڵام بە شێکی زۆر نابەرپرسانە هاڕەمەکی تۆپەکە ڕاستاکات ئەگەرمە گۆڵ تۆمارکەم دڵنیا دەکەم پاریس سان ژێرمان ئەڕووخێت زۆر جا بینیمانە پاریس سان ژێرمان کە گۆڵی برای لەسەر تۆمارە کرێت ئەو ئەقلێت ئەو سەقافەتەی حاڵەتانە بۆ هێرشبەر زۆر ئاسان ئەستێرە گەورەکانمان بینۆ میسی ڕۆناڵدۆ ئەمە بارودۆخی بۆ شێوە خولاوەیە بۆیە بە خشتی بوویە کاتێک کە تۆ یەک لەم سی تۆپە دەژێر تۆپ کاتێک تۆ یەک لەم سەکەی حاڵەتێکی زۆر ئاسایە بەم شێوەیە ئاراستەیە جیاوازە لەو قاچ بەرخستنەی کە مارتیال ئەیخاسە تاوانەکە تەنها مارشال نیە من پێم وتم هێرشبەر ئاساییە دەفەوتێنێ بەڵام بەسم لەوەیە چ مارشال و دواتر پێشیش کاڤانی تۆپێکەدا بەستونە کە هەجمێکی زۆر جوانە کە لە ناوخواانە دروستەکەن لەم حاڵەتانە هێرشبەری ماشتۆ یونایتد بۆیە لە گۆڵ نزیک بوو پاریس سان ژێرمان ناڕێکخراوە بۆی بە کۆتا قسە پاریسی ئەم من پێم وایە وەکو خۆم پاریسی وەرزی ڕابردوو باشە لە وەرزی ئەمساڵ چامپیۆنزی کام نابوو لەسەر سیمۆنی قسە بکەم سیمۆنی من ئەمەوە قسەیە لەسەر ئەتلێتیکۆ مەدرید کەم لەسەر پاریس وین زۆر وترا ئەتلێتیکۆ مەدرید لەگەڵ سیمۆنیا بەرەو لێشاویەکی زۆر خراپەڕۆن سیمۆنی پێشتر ئەتلێتیکۆ مەدریدی دروست کردو جێدەستی بە ئەتلێتیکۆ مەدرید پێشبینیەکەم ئەتلێتیکۆ نازانم ساڵی لالیگا بەرێ تۆ پێشبینیەکەیان کردومە زۆر ئاساییە زۆر ئاسایە ئەتلێتیکۆ مەدرید نازاوی لیگا بەرێ بەڵام ئاسایی نییە تۆ بەرامبەر یەدەجی بایر مونیخ یەکسانە بی ئاسایی نییە بەرامبەر بە سێسکا مۆسکۆ لە دوو نەوەت خولەکیە تۆ یەکسانبوونێنی دوو خاڵ لەسەر حسابەی سێسکانی ئەمانە نامەنتەقین لە ڕاضات تۆ ڕانەرێک کاتێک گەیتە لووتکە مەفروزە لەو لووتکەیە بمێنیتەوە مەفروزە تمۆحی گەورەترێ بێ بەڵام سیمۆنی ڕاهێنەرێکی بێتمۆحە لە نەیتوانیوە لە ئاست بەرپرسیارەتی ڕانەرایەتی ئەتلێتیکۆ مەدرید بوو گەیاندنی ئەتلێتیکۆ مەدرید بێ بەو لووتکەی کە دوو جارگانێت سەرۆکاتیانەکە ئەوەی ئێوێ بۆ سیمۆنی کرد بەڵاشتر یاریزانی دروستە بۆ دووری ناخاتەوە بۆ دووری ناخاتەوە کە تمۆحی برنەوەی لالیگا و تمۆحی مەدرید ئەتلێتیکۆ مەدرید یانەیەک نییە تمۆحی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بێ ئەوە سیمۆنیە کەوای لە ئەتلێتیکۆ مەدرید کرد تمۆحی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگی بۆ دروست بێ
بەڵامەوە هەر سیمیۆنیشە کە نایڵێ بەوە بگە بۆ لەبەرەوەی تەکتیکی یعنی تەکتیکی یاریکردنی پێداگرێ لە تەکتیکی یاریکردنی تەکتیکە لەوەی لە شێوازی یاریکردنیە پێداگری لەوە کاتەوانێ کە بە هیچ جۆرێکی تەکتیک بە گۆڵ نەگە یعنی حاڵەتی گۆڵەکانی ئەتلێتیکۆ مەدرید بڕۆ بێنەرەوە بەرچاوە بڕۆ سەری حاڵەتی گۆڵەکانی کە لە یاریکی عەشوایی زیاتری چیتریتیانە شەڕەشەقێک ینی زۆ ئەمە قسەیەکی عەشاریە شەڕەشەقێک لە یاریگایە ئەنجامێن بە حاڵەتێ دوو حاڵەتی نەخوازراوی هەڵی تیپی بەرامبەر گۆڵ تۆمار بکەن ناتوانێت بە هیچ شێوەیەکی لە کاتی هێز و توانایەکی بۆ سیمۆنی نێشتەوە تۆ لەگەڵ قسە باسی ئەم چەند وەرزەیەکم ناکەم ئەمە لە هێز و توانای ئەڵێ ئاما وای لێکردی گەیاندۆتە لووتکە بەڵام نەیتوانێت بە ئامانجەکەی لەبەر چ هۆکارێک لەبەر ئەوەی ناتوانێت سوود لە شێوازی یاریکردنی خۆی بینێت ئەویش بامان شو سوود لە هەڵەکانی خۆی بینێت بە دوو نەوەت خولەکی لە سێسکانە بەیتوانێت ڕانەر پێناسەیەک بۆ مۆرینۆ بۆ جاویۆم بێت پێناسەیەک بۆ سیمۆنیە کرێ لە شەقامە سیمۆنی ڕایەنێکی ترسنۆکە ئەتوانین بڵین زۆر تەحافظ بە حاڵەتی بە تاکتیکی بەرگری ئێمە باسی ترسنۆکێکین بەڵێ ئەمەیە کە ئەم پێش ناکەیت لە تۆمارکردن بەڵام باشترین بژاردەیە ئەتلێتیکۆمەدرید شوێنگرەوەی هەمان ڕیتم مۆندیالی کاگۆران لەسەر حاڵەتی دوورخستنەوەکەی ناتوانێت وەکو فەڕەنسا لەسەر حاڵەتی دوورخستنەوەکەی بیری بێ لە بەنامی وەزگای پلیمەگە چەند جارێ پرسیارە کوتی بۆچی ئەرسینال ئارسنفیگە دوور ناخاتوانێ وتم دووری خستەوە بارزم میگە ئەو کاتوتم ژاردەیەک نییە بێتە شوێنی ئارسنفنگەر کە هیوا ینی ئومێد ببەخشێت وەکشۆ بینیمان کاتێ فرگوسۆن ماشتری بەجێهێشت یانەکە ڕۆژ زۆر بەرەو خراپی ڕوات بۆیە ئێسش ئەتلێتیکۆ ئەم ترسە هەیە زۆر لە یانەکان ئەم ترسیان هەیە کاتێ ڕایەنەر دوورەخەنەوە بژاردێکی دیکە نییە کە زۆر باش بێت و بێنن لە یانەکە بەرەو پێش بەرێ لەسەر یاری ئەتلێتیکۆ بایر مونیخ لەو یاریە ئەتلێتیکۆ کە لە گرفتەسەرەکانی نمونی کۆتا لەمسە یعنی مەسەری یاریەکەم کردوانێ بە دووبارەی لە کۆتا لەمسەکانە زۆر خراپبوون لەسەر حاڵەتەش کاک محەممەد وتی بەرگری یەدەگی بایر مونیخ یەدەگی بایر مونیخ ئێستا لە دۆخێک کە هەوڵی سەرەکیە یعنی ئاسای بایر مونیخ بێ باش دەستخۆش سپاس بۆ محەممەد بۆ بڕیارتا بۆ شترۆڤەکانیان من چێژم لێ وەرگی هیوادارم بینێنات چێژیان لە گرفتەی خۆشەویستان سپاستانەکەین کە تام کاتە لەگەڵمان بوون سپاس بۆ بینەریتان تاوەکو هەفتەی داهاتوو سپاردەی خۆی گەوتنێکی سپاس دەزایانەکە ماڵی هەموو لایەکان